من چەند ڕۆژێک بە لێسە سەردانی قوتابخانەیەکم کرد بۆ پرۆسی نەقلی تەڵەبە ئەوانە کە لە دەرەوە تەماشا ئەکەی دەرگایەکی زۆر بڵند دیوارێکی زۆر بڵند یەکسەر وێنەی زیندانێک دێتە بەرچاو کە داخلی نێو قوتابخانە ئەبینی ساحەیەک هەمووی خۆڵ هەمووی کوبڵی جیای سروشتی ستری تێدا کورداواری خۆمانەڵێن ستری تێدا شیم بووە نا حەدیقەیەک نەگوڵێکی جوان نە داروبارێکی جوان بینایەکی بەرد وا ئەزانی یعنی کە منداڵ دێتە ناو قوتابخانەی داخلی زیندانێک ئەکرێ زیندانێکی چاکسازی بۆ ئەوەی ئەم قوتابیە جارێکی تر بنیاد بنرێتەوە پاشەوەی تاوانی کردو لە کاتیدا قوتابخانە شوێن ئەو دەبێ ئەو شوێنە بێت کە منداڵ و قوتابی و گەنج کاتێک ئەچێتە ناوی لە ڕووی دەرونیەوە هەز بە ئارامی بکە هەز بە خۆشحاڵی بکە کاتێک باسی بینای ڕووخاوەکرێ کاتێک باسی بینای کۆنەکرێ نۆژەن نەکردنەوەی بینا ئەکرێ فعلەن کارێگەری ڕاستەوخۆ لەسەر پرۆسەی خوێندن دروستەکەوە لەمپەری دەرونی لە بەردەم قوتابی دروستەکە بۆ ئەوی بتوانێت مرتاح بێت تا بتوانێت زانستەکە بە باشی وەربگرێ زانایان فەرمویانە یعنی کاتێک ئینسان لە ڕووی دەرونیەوە مرتاح نییە گرفتی کێشەی کۆمەڵایەتی هەیە گرفت و کێشەی دەرونی هەیە ئارام نییە ناتوانێت بە ئاسانی زانست وەربگرێت بە ئومێدی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت وەزارەتی پەروەردە فۆکەسی لەسەر لایەنی دەرونی قوتابی بێت کە گرنگی بە بینا بە نێوخۆی قوتابخانە بە ڕازانەوەی قوتابخانە بە گوڵ و گولزار و ئەم بوارانە بدات ئێمە لە سنووری بەڕێوەتی پەروەردەی 270 قوتابخانەمان هەیە لە 2014ەوە تاکو ئێستا قوتابخانە نۆژەن نەکراوەتەوە پێویستن هەموو قوتابخانێک پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە بەڵام لە ئێستادا ئێمە جەنابی وەزیر بە تایبەتی ئەم ساڵ زۆر بەجددی لەسەر خەتە وەداوای لە ئێمە کردووە بە زووترین کات لە ڕێگەی بیناسازی خۆمانەوە ئەو قوتابخانەنێکەوە زۆر زەڕورن پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە بە زووترین کات دەرخستیان بۆ بکرین بۆ ئەوی بتوانین لە ئەو فترەیەک پێشی داوام دەستپێشی داوام نۆژەن بکرێنەوە ئێمە ئەو قوتابخانەنێکەوە زۆر پێویستیان بە نۆژەنکردنەوە بوو زۆر زەڕور بوون ئێمە دەرخستەمان بۆ کردن و ناردەمانەوە وەزارەت وە خۆشبەختانە 8 تا 10 قوتابخانە گەڕاوەتەوە کەوا هەریەکەی بڕی $10,000 بۆ تەرخان کراوە بۆەوەی نۆژەن بکرێنەوە و ئەوەی تریش من دڵنیامە لە هەفتەی ئایندا ئەوانەی تریش دەگەڕێنەوە و پێشی دەستپێشی داوام هەمویان نۆژەن دەکرێنەوە و ئینشاءڵڵا چارەسەری ئەو جوری گفتە دەکرێت لە سنووری بەڕێوەتی ما ئێمە هەروەکو لە پێشش ئاماژەم پێدا هەموو قوتابخانەکەمان پێویستیان بە نۆژەنکردنەوەیە بەڵام زیاتر لە 50 تاکو 6 قوتابخانە پێویستی بە نۆژەنکردنەوەیە ئێمە دەرخستەمان کردووە زیاتر لە 30 هەتا 35 دەرخستەمان ئێستا لە وەزارەتە